ئاگاتان لێ خەریکە ڕیسەکەی سعودیا دەبێتەوە بەخوری کۆمەڵێک لە شارەزایانی یاسای نێودەوڵەتی و یاساکانی مافی مرۆڤ داوای لە فیدراسیۆنی نێودەوڵەتی تۆپی پێ فیفا کردووە کە چاو بۆ دابەخشێنێتەوە پێش ئەوەی بڕیار بدات کە مۆندیالی 2034 لە سعودیا بەڕێوچێت. وڵاتی سعودیا ساڵانێکە خەریکە گۆڕانکاری گەورەی کردووە کۆمەڵێک ئەستێری ناوداری تۆپی پێی هێناوە بە وڵاتەکەی دەی وێنەیەکی دیکەمان پێشان بدا لە وڵاتە داخراوەی کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر جیاوازە هەروە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی کۆمەڵێک بەهای کۆمەڵایەتی و جیاوازە لەگەڵ وڵاتانی دیکە بەڵام ئێستا دەیانەوێت وێنەیەکی دیکە بە دنیا بناسێنن لەبارەی سعودیاوەکە یەکێکی لەوانە میوانداریکردنی مۆندیالی 2034 جگەلەوەکە پرۆژەی گەورەی استراتیژی و ئابووری لە وڵاتەدا بەڕێوەیە. ئەو شارەزایانەی بواری یاساکانی نێودەوڵەتی و مافی مرۆڤ داوایان لە فیفا کردووە کە بە بڕیارەکانی دابچێتەوە و زیاتر قوڵ بێتەوە لە ڕێککەوتنێک لەگەڵ سعودیا بە تایبەتی لە مامەڵەکردن لەگەڵ کرێکارانی بیانی کە پێویستیان دەبێت لە وڵاتە ئیش بکەن بۆ دروستکردنی کۆمەڵێک یاریگا و پرۆژەی وەرزشی بۆ مۆندیال. هەروەها داوایان کردووە کە زەمانەتی یاسایی لە سعودیا وەربگیرێت کە چۆن مامەڵە دەکات لە میوانداریکردنی مۆندیالدا بە تایبەتی لە پرسی کرانەوەی کۆمەڵایەتی و هاندەران و کۆمەڵێک بابەت کە نمونونەکانیمان لە مۆندیالی 2022 بینی کە کۆمەڵێک ڕێگری هەبوون لەوەی کە خەڵک بە ئازادی بتوانن لە قەتەر بینەری یاریەکانی مۆندیال بن. وردەکاری زیاتر لەبارەی ئەم بابەتە لە 964.kr بخوێنەوە.